ئازیزان ئێمە بەردەوامین دووبارە سڵاتان لەوێت وەکو ئاماژەمان بەوە کرد کە پێشناوبڕەکە وتمان تەوەری سۆدیۆمانەوێت جا زەوی سەخت و ئاسمان دوور ناونیشانی فیلمە نوێ کوردەواریەکەیە کە سبەینێ یەکەمین نمایشی تایبەتی خۆی لە سینەما سالم دەست پێکات. بێگومان ئەم فیلمە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورساتە و کۆمەڵێک کەسی بەتوانە بەشداری نێو فیلمەکەیان کردو و وا ناوزەند کراوە کە ئەم فیلمە بە تەواوەتی فۆرمی کوردەواریە و سبەینێش بێگومان ئەو کەسانی کە ئەچەن بینەری فیلمەکە بن لە ئەوێ ڕەوەن تۆ سبەینێ لەگەڵیان نابیت و پرسیاریان لێ بکە با بزانین فیلمەکەیان بەدڵە بێت فیلمەکەیان بەدڵ نابێت و دوو سبەیش کە ئەکاتە ڕۆژی چوارشەممە بینەران ئەتوانن بچنن لە سینەما سالم بینەری ئەو فیلمە بن و قسەی خۆمی لەسەر کەم هەر بە ناوەکەیە کە ناوێکی تایبەت ناوەکەی کۆمەڵێک واتە هەڵەگرێت دیارەکارێکی ناوازە و جوانە بێگومان زۆر جوانە بێت. بۆیە ئێمەش ئەمڕۆ گفتوگۆی زیاتر لەسەر فیلمەکە و لەسەر نمایشکردنی بەیانی و هەروەها لەسەر ئەوەی کە چەندین کەمپینی جیاواز کراوە بۆ ئەم فیلمە گفتوگۆ لەگەڵ خاتوو شاهین سابرەکەین بەرپرسی ڕاگەیاندنی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور. خاتوو شاهین بەخێر بێ سەر زۆر خۆشحاڵ بووین ئێوارەیە کە لەگەڵ ئێمە زۆر خاتوو شاهین یەکەمین پرسیارم بۆ تۆ ئەوە بێت لە ڕوانگەی تۆوە میدیا چ ڕۆڵێکی هەبووە لەسەر گەشەسەندنی سینەما ئەم هەوڵانە چۆن ئەنرخێنی؟ بەڵێ هەڵبەتە میدیا ئەتوانین بڵێن ئەندامێکی گرنگی جەستەی سینەمایە. منەتوان وا پێناسی بکەمیان وا بڵێم لەبەر ئەوەی کە میدیا ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ بگێڕێ وەک دەواازەیەک بۆ ناساندنی هەموو ئەو فیلمانەی کە بەرهەم ئەهێنرێن بە شێوەیەکی گشتی. ئەگەر سینەما هوەری وێنەیە دەنگ و وێنەیە میدیاش هوەری پەیوەندیکردنە کەواتە ئەم دوانە پەیوەست هاوتەری پێکەوە ئەگەر بڕۆنە پێشەوە ئەتوانن ڕۆڵێکی گرنگ و کاریگەر بگێڕن. ئەگەر میدیا بوونی نەبێ ئەو کاتە شاشەی سینەماکان ڕەنگە ئەکتیف بن و ڕەنگە فیلمەکان نمایش بکرێ بەڵام میدیا ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بگێڕێ و بە جۆرێک لە جۆرەکان فیلم و نیشاندانی فیلم کاتە دیاردەیەکی کۆمەڵایەتی دەستخۆش بێت. چۆن پەیوەندێکی بەهێز دروست بکرێت لە نێوان چاوی کامێرا و زمانی ڕاگەیاندندا تا بتوانن هەردووکیان پێکەوە خزمەت بکەن بە هوەری سینەمای کوردی و زیاتر بەرەو پێشی وەرە؟ لە ڕاستیدا پێم وایە پەیوەندێکی دوولایەنەیە. ئێمە چاوی کامێرامان لە خودی میدیاشا پێویستە، لە سینەماشا پێویستمان پێێتی، لە دراماشا بە هەمان شێوە پێویستمان پێێتی. ئەکەوێتەوە سەر ئەوەی کە هونەرمەندان و کۆی ئەو ڕەگەزانەی کە بەرهەمێکی هوەری بەرهەم ئەهێنێ چەند بایەخ بەوە ئەداکە چاوی کامێراکان و ڕۆڵی میدیاکارەکان و ڕۆڵ بە شێوەیەکی گشتی ڕۆڵی دامەزراوە میدیایەکان چۆن ببێتە دەواازەیەک یاخود ببێتە ئەگەر قسێکی تۆزێ دووبارە و تەقلید نەبێت چۆن پەنجەرەیەک بێ بۆ ئەوەی کە بینەر بتوانێت لەو ڕێگایەوە ئەم بەرهەمانە ببینێ و میدیا ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینێ لە ناساندنی ئەم هوەرانە و گەیاندنی پەیامەکانیان. چۆن بوو فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ڕۆڵی میدیا چۆن بوو بەگشتی میدیای کوردی هەموو میدیاکان؟ بەڵێ لە ڕاستیدا ڕاستیەک هەیە کە من بیڵێم ئێمە بە شێوەیەکی گشتی میدیاکانمان لەسەر ئاستی ناوخۆیی هەندێک جار تێپەڕ ئەبینیان سنوورێک ئەبڕین بۆ میدیایەک بۆ ئاژانسێکی خەبەری ئەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە چاومان لەسەر میدیا ناوخۆیەکانە ناڵم بەرهەمەکانمان ناوخۆین ئێمە ئامانجمان هەیە و زیاتر لەوە چاوەڕوانیمان هەیە کە فیلمەکەمان سنوور ببڕێ لەسەر ئاستی ناوخۆیی نەمێنێتەوانێ و پێمان وایە کە پێویستە ئەم پەیامە و ناوڕۆکی ئەم فیلمە و ژانری ئەم فیلمە لەسەر شاشەی سینەماکانی جیهان و سنوورەکانی جیهانیش ببڕێ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڕۆڵی میدیای ئەم فیلمە بەڕاستی توانیوێتی ڕۆڵێکی باش بگێڕێ هەموو ئەو ژانرانەی کە لە میدیایە هەیە چ لە هەواڵ و لە چاو پێکەوتن و هەموو ئەوانەی ئەنجام داوە و توانیوێتی هەر لە سەرەتاوە چ لە پرۆسەی پێش بەرهەمهێنان و بەرهەمهێنان و توان بڵێم تا دوای بەرهەمهێنانیش چ لە ڕێگەی کەناڵە جیاوازەکانی میدیاوە چ لە ڕێگەی فەزای مەجازی یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان و تایبەت ئەو پلاتفۆرمانەی
تایبەتیش بوون بە فیلمەکەی خۆمان توانیمانەوە لە بینەر بکەین کە بینەر خۆی بە بەشێک لە پرۆسەی بەرهەمهێنان ببینێ کە ئەمەش پێم وایە سەرمایەکی کۆمەڵایەتی بۆ فیلمەکە دەستەبەر کردووە. کەواتە دوای بڵاوبوونەوەی فیلمەکە چاوەڕوانی ئێوە چێ بێت لە میدیاکان؟ من وەکو میدیاکارێک وەکو بەشێک لەم پرۆژەیە پێم وایە کە ئێمە ئەبێ ڕۆڵی میدیا زۆر گەورەتر و فراوانتر لەوە سیر بکەین کە تەنها لە چوارچێوەی گەیاندنی هەواڵێکە یاخود ڕووماڵکردنێکا بێ. بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە میدیا و دامەزراوە میدیاییەکان ڕۆڵێک بگێڕن طبعاً ئاگایانە بە ئاگایانە کە بتوانن کار لەسەر ئەوە بکەن هەم گێڕەرەوەی چیرۆکەکان بن و لەگەڵ ئەوەشدا چاودێرێکی ڕەخنەی بن ڕەخنە گرانە بن. ئەتوان میدیا ئەتوانێ چەمکی ڕەخنە لە چوارچێوە زانستێکەیە و بە شێوەیەکی دادپەروەری بە شێوەیەکی دادپەروەرانە کار لەسەر ئەوە بکا کە چۆن چەمکی ڕەخنە هاوکار بێ یارمەتی دەربێ کە لە ئایندەیە هەموو بەرهەمە هونەریەکان و بە تایبەتیش سینەما کە بتوانێت لەسەر ئاستی چۆنایەتی ڕۆڵێکی تر ببینێ و بەرەو پێش بڕوە. باشە کورسات و کوسپۆنسەری میدیایی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور چۆن کاری بۆکردن؟ تەنیا وەکو پلتفۆرمێکی ڕکلامی کاری بۆکردن ڕکلامی بۆ فیلمەکە کرد یان نەخێر وەکو خۆی بە خاوەنی فیلمەکە زانی زیاتر حەزی کرد بە ئەوەی کە برەو بە فیلمەکە بات و ناساندنێکی زۆر باشتر پیشەیانە بۆ فیلمەکە بکات؟ من پێم وایە یەک تێگەیشتنێک هەیە بۆ خەڵک کاتێک کاڵەی بۆ هاوڵاتیانی ئازیز ئەویش ڕەنگە تەقسیری ئێمە بێکە نەمانتوانی ئەو تێگەیشتنە یاخود ئەو وێنێ بە باشی بگەێنین کاتێک کە ئەڵێیت سپۆنسەری میدیایی بە تەنها خۆی لە دەستەبەرکردنی کەشێکی ڕیکلام و بەیانکردنی ناوەڕۆکی فیلمەکە نابینێتەوە بەڵکو ئەبێ بە بەشێک لە فیلمەکە کەواتە چەند ئێمە خاوەنی ئەم فیلمین وەکو بەرهەمهێن چەند خاوەنێتی دەرهێنەرەکە ئەکتەرەکە ئەوەندە خۆی بە خاوەنی فیلمەکە زانێەوە بێگومان دامەزراوە میدیایەکەش کە سپۆنسەری میدیایی ئەکا کۆمەڵێک ئەرکی لە ئەستۆیە کە من پێم وایە خۆشحاڵانە و لێرەوە زۆر سپاسی کەناڵی کورساتەکەین کە من ئەزمموی پێشترم لە کاری تریشا لەگەڵیانە هەبووە و بە تایبەتیش لە ئەزمموی ئەم فیلمە سینەماییە ڕۆڵێکی زۆر باشی بینیوە و ئەگەر کەم و کوڕیەکە بێهی کورساتە هی ئێمەیە و ئەگەر سەرکەوتنێک و بردنەوەیکی شەبێ هەرهی هەردوو لامانە بە شێوەیەکی گشتی و پێم وانە تا ئێستا تەخسیریەک هەبوو بێ بەڵکو جێگەی دەستخۆشی و جێگەی ئەوەیە کە سوپاستان بکەین و هەمیشە کورساتێک ئەگەر نەبێتە مجامەلەکردن کە من ئێستا لە ستۆدیۆکەی ئێوە دانیشتم کورسات بەوە دەستەواژێکی لە ناو خەڵکاکاڵێ ماڵی هەمووانە کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگەکانە ومێدەکەم ئەو ژینگەی کە پێشتر ڕەخساندوێتی و کە ئێستا بەردەوام برەوی پێهەیە لە داهاتوش بتوانێت کە لە سنوورێکی فراوانترا چالاکیەکانی خۆی بکە. دووبارە سوپاسدانەکەین. زۆر سپاس بۆ وشە جوانەکانت بێگومان هەموو وشەکانت بەرز ئەنرخێنین جا بەڕێستان ساڵانێکی زۆرە لە بوارە جیاکانی هونەرە کارەکەنم ئەزمونە چۆن هەڵەسەنگێنن و ئایا حەزەکەیت لە پاش تۆ خانمانی دیکر بە هەمان شێوە وەکو تۆ کار بکەن؟ وەڵا ئەگەر لە بەشی ئەخیرەوە دەست پێ بکەم لەوێ وەڵامەکە بەمەوە من هەمیشە پێم وایە باوەڕم وایە کە وێزگەکانی کارکردن پەیوەندی بە وێزگەکانی تەمەنیشەوە هەیە بۆیە تۆ بەپێی ئەو ئەزمونانەی کە هەتا هێواش لەگەڵیشیە ئەزمموی تەمەنیش ئەەکەی ئەبێ ئێمە زۆر بە گەورەی پێشوازی لەوە بکەین کە توانایەکی نوێ نەوەیەکی نوێ خەریکە پێ ئەگەن پێویستیان بە ئێمەیە من هەمیشە لە زۆربەی زۆری بوارەکان یاخود چۆن بڵم لە سەکتەرە جیاوازەکانە بینیومە بۆشاییەکی زۆر فراوان هەیە لەوەی کە پەیوەندی لە نێوان
نەوەی نوێ و نەوەی کۆنانیە یاخود ئەزمونە نوێ و ئەزمونە کۆنەکانانیە باواهی بڵێم پێم وایە ئەمە بۆشاییەکی گەورە دروستەکەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوان بڵم ئاراستێکی مەترسیداریشی ئەبێ لەسەر ئایندا لەبەر ئەوەی کە ئێمە پێویستمان بەوەیە تەکمیلەی ئەو ئەزمونە بکەین پێکەوە بۆیە بۆنەوەیەکی نوێیە کە دێتە پێشەوە بە دڵنیاییەوە بە تایبەتی من لەسەر ڕۆڵی ژن ئەمەوێت ئەو بەڵێنە بەم یاخۆت و ئەو هاندانە بەم بەگوێی هەموو خانمانە کە بڵێم هەمومان ئەتوانین من تا ئێرەم توانیوە ئەوەی من نەمتوانیوە تۆی خانم ئەو خاتونەی تر کە لە بەشەکانی ترن کە لە ڕەگەزەکانی تری میدیا کارەکەن ئەتوانین پێکەوە ئەوەی کە من تا ئێرە هێناومە یاخود تا شوێنێکی تر ئەیهێنم تۆ فەرموو بەردەوامی پێ بە من تا ئێرەم کرد و ئێتر کاتی ئێوەیە بەشی یەکەمی پرسیارەکەتم لە یاد نەما بەشی یەکەمی پرسیارەکەشمەوە بوتم ساڵانێکی زۆرە لە بوارە جیاجیەکانی هونەرە کارەکەیت ئەم ئەزمونەی ئێستا چۆن هەڵەسەنگێنێت ڕازیم ئەزانم کە زۆر قۆناغی سەختم تێپەڕ کردووە لە تێگەیشتنی کۆمەڵگا بۆ میدیا بە شێوەیەکی گشتی لە هەموو ئەو ئەزمونانەی کە کردومە و بە تایبەتی هەندێک جار و لە سەرەتاکانە تەنانەت وەرگرەکانمان یاخود بینەرەکانمان پێیان وا بوو من ئاکتی نەکەم یاخود ڕۆڵە بینم لە شانۆی یاخودنە ئەموننا ئەوەی من ڕۆڵ بینین نییە ئەوەی من با بڵێن هیچ کاراکتەرێک نیم لە ناو کۆی پرۆژەکەیە بەڵکو من بەشێکی میدیایی دروستەکەم بۆ ئەوەی کە میدیا کاتێک ئەبێ بە زانست کاتێک گەشەکە پێویستیشمان بەوەیە هەموو پرۆژە هونەریەکانمان ئەگەر شانۆیە ئەگەر سینەمایە هەر ژانرێکی ترە میدیا بتوانێت ڕۆڵێکی چالاکانە ببینێ خۆشبەختانە و ڕەنگە بەشێکی زۆر لە هونەرمەندان سینەماکاران شاهدیەوەم بۆ بن کە ساڵانێکی زۆر زۆرەکە دەسم پێکردووە ئەم مۆدێلە لە کارکردن نەبوو کە بەشێکی میدیای تایبەت هەبێ بە پرۆژەیەکی هونەری بۆیە بە ئێستاشەوە زۆربەی کات پێم بڵێن تۆ ئەکتەری سەرەکیت لە فیلمەکەیە یان تۆ ڕۆڵت چی ئەڵم من ڕۆڵم نییە ڕاستە بانگەشەیەکی زۆرەکەم ڕاستە بە بەردەوامی ئەمێ مەسەلەن پرۆژە هونەریەکە بناسێنم بە دڵسۆزانە کارەکەیەکە ئومێ دەکەم قسەکەی ئێوە بێ دەستە خۆش بێت خات و شێن ئەم فیلمە لە هەر لە ڕێکلامەکەیەوە تا بەرهمێنان هەتاکو و کاتی نمایشەکەی هەتا نمایشکردن هەموو خاڵەکان جیاواز کاری کرد و ڕۆڵی شێن سابری ژۆک و بەرپرسی میدیا و پەیوەندیەکان لە فیلمەکەیە ڕۆڵێکی گرنگ و کاریگەرە ئەم شێوازی کارکردنە گرنگە بۆ فیلمەکانی داهاتوشمان بۆ هەر فیلمێکی کوردی من لەگەڵ دەستخۆشیم بۆ هەموو ئەو کارانی کە لە ڕابردووە کراوە ئەتوانم بڵێم ئەم ئەزمونە گوێم لە لێدوانی بەشێکی زۆر لە ئەکتەرەکانیش ئەبێ کە ئاڵێن ئەم ئەزمونە ناسنامەیە بۆ ئێمە ناسنامەی هونەریمانە بۆیە ئەمێ لەوێەوە ئەم قسەیەم کەم لەم ڕوانگەیەوە بەڕاستی ئەزمموی ئەم کارە ئەزمونێکی زۆر زۆر جیاواز بوو لەبەر ئەوەی کە کۆی ناوەڕۆک و ژانری فیلمەکە تایبەتمەندی و خەسڵەتی زۆر زۆر جیاوازی تیابوو و لەگەڵ دەرهێنەرێکی زۆر بە ئاگا و خاوەن معریفە و بەرهەمهێنەر و کۆی ستافەکە بەڕاستی هەروەها لە بەشێکی تری میدیایە کاکەلاوە ئەویش بەشی سۆشیال میدیاکە بەڕێوە باو سەرپەرشتی کەمپینەکەشی کردووە هەموو ئەمانەوە ئەکەن پێکەوە کە ئەم فیلمە پێمان بڵێ فۆرمێکی جیاوازی هەیە و تەنانەت هەوڵماندا کەمپینە میدیایەکەش شێوازێکی جیاوازتری هەبێ بۆ ئەوەی کە بتوانین سەرنجی زیاتری وەرگر و بینەرەکانمان ڕاکێشین بینەرێک سبەینەکە بینەری فیلمەکە بووم بەچی بیرکردنەوەیکەوە لە هۆڵی سینەما سالم ئێمە دەرەوە ڕوئیاکان و تێگەیشتنەکان جیاوازە بەڵام من ئەتوام شتێک بڵێم هەر تاکێکی کورد و هەر تەمەن و هەرنەوەیەکی جیاواز ئەگەر لەناو ئەو وێزگە مێژوویەشە ئەگەر جەنگ بوو بێ ئەگەر هەر ڕووداوێک بێ جینۆساید بۆ یا هەر قوربانیەک بوو بێتین لەبیا بەڵام بێگومان هەڵگری ئەو ناسنامە مێژوویە کۆنین و ئەو ڕووداوانین و ئێستا ئێمە لە لێکەوتەکانیا ئەژین بۆیە ئەم شتە ئەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەیە کاتێک ئەڕۆیتە ژوورەوەیتە دەرەوە بێگومان بەر ئەواکەوی لێکەوتەی جەنگ چییە ڕۆڵی ژن
ئەبینن چ ڕۆڵێکە چ لاینێکی هەیە لە ناو فیلمەکەیە چ ڕۆڵێکی قارەمانانە ئەگێڕێ وە چەمکەکانی بەخشندەی لێبوردەیی و ڕەنگە بمان خاتە بەردەم ئەوەی کە ڕابردوویەکی شکۆدار و ئێستایەکی پڕ لە تەحەدا و ئایندەیەکی ئومێد بەخش چۆن گرێبین و چۆن سیر بکەین. دەستە خۆش بێت سبەینێ فیلمەکە نمایشەکرێت سبەینێ ڕێوڕسمی فەرشی سوورە بێ کە کۆمەڵێک ڕێسا و یاسای تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی کە ئەکتەرەکان لەسەر لە ڕێوڕسمی فەرشی سوورە ئەبن. ئێمە لە ڕۆژی چوارشەممەوە دەرگای هۆڵی سینەما کراوەیە داوا ئەەکەم لە هەموو ئەو ئازیزانەی کە هونەر دۆستن سینەما دۆستن بێن فیلمەکە ببینن و تەنانەت ئەوانش کە خۆیان لە وێزگە و ڕووداوە مێژوویانەیە بوون ئەتوانن بێن ئەو فیلمە ببین و دواتریش چاوەڕێی کاردانەوە فیدباکەکە. دەستە خۆش بێت. زۆر سپاس. پەیامی کۆتایی تۆشمان پێویستە؟ پەیامی کۆتایی من بۆ بینەران ئەوەیە وەرن لە هۆڵی سینەما لە سینەما سالم بە پێ ئەو خشتەیەکە لە پلاتفۆرمەکانەوە بەیانمان کردووە وەرن فیلمەکە ببینن و دڵنیام لەم فیلمەدا ئەگەر غەمگینیش بن بەڵام بە ئومێدەوە یەنە دەرەوە بە ڕۆحێکەوە ڕۆحێکە پاک ئەبێتەوە و خۆمان ڕەهاکەین لە تۆڵە لە ئازار لە هەموو ئەو چەمکانەی کە ناومێدیمان ئەێنێ. زۆر سپاس بۆ تۆ خاتوشایەکەم ئێوارە لە کورسان مەگەزینەوە لەگەڵمان بووی دڵنیاین کە فیلمێکی زۆر ناوازا بێت و شایانی ئەم هەموو چاوەڕوانیە ئەبێت بە هیوای سەرکەوتنی زۆر زیاتر و بەردەوامی. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس.